لە خوێندنگەی گوندی گۆمەشینی سەربەناحی دێگەڵا لە مەراسیمێکی شایستەدا و بە ئامادەبوونی ژمارەیەکی بەرچاو لە لێپرسراوانی حزبی و حکومی مەدالیای ڕێزلێنان بەخشرایە دایان مامۆستا کە لە ساڵانی 1940 بەدواوە تا ڕاپەڕین خزمەتیان بە بواری پەروەردە و فێرکردن لە سنوورەکە کردووە. بەڕێوەبەری پەروەردەی کۆیشڕای گەیاند گوندی گۆمەشین خاوەنی زۆرترین قوربانیدان و شەهیدە و لە سنوورەکە و دێرترین ئاواییە کە خوێندنگەی لێکرابێتەوە. دیارە ئەوڕۆکە لە گربوونەوەیەک لە یەک لە ناوەندەکانی خوێندنی سەر بە پەروەردەی کۆیە ناوەندی خوێندنی گۆمەشینە. گۆمەشینێکە بۆ لەو شوێنانێک کە لە ساڵەکانی 48ەوە لێرە مەکتەب هەبوو دوایە بە کۆمەڵک کێشە و بواری کۆمەڵایەتی و سیاسی مابینی 10 ساڵ جارێک بەردەوام بۆ داخرای و بەردەوام بۆ هەتاوەکو تقریبان لە 58 لە 58 دیسانەکە بەردەوام بۆ تا هەفتایەکان لە هەفتا دیسانەکە دابرانەکەەوە و دیسان بەردەوام بۆ تا 91 لە 91ەوە ئیتر لە 92 دەست بە خوێندنی تاوکرا تا ئێستا بەردەوام بووە. طبعا ئەم گوندە زۆرترین شەهیدی هەیە لە سنوورەکەمان و ئەم گوندە خۆیان خەڵکی ڕۆشنبیر و گوندەکی تێکۆشەرن و قوربانی زۆریان داوە لە شۆڕشی نوێی گەلەکەمان و ئەستاون ئێستاکە بەو ڕێخستنی مەراسیمەی ڕێزان لەو مامۆسانێک کە لە ساڵی 1947ەوە تاکو ئێستا 1992 کە خزمەتیان کردووە. طبعا مامۆستا پیشەنگن لە چرای ڕووناچی نیشتیمانەکەمان. بەڕاستی زۆر خۆشحاڵم، یعنی ناتانم شوەیەک ببینمەوە کە خۆشحاڵی خۆمی پێ دەربڕم و ئەوەندە خۆشحاڵم و دەستخۆشیان لێ دەکەم. بەڕاستی ئەوە هەستەکی بەرز بوو، ئەمەکداری بوو، پێویست بە سوپاسەکی پێپایان